ڕاهێنانی باشکردن و بەهێزکردنی تەرکیز. زۆرێک ڕاهێنانی جۆراوجۆر ئەخەنە پێشراو، پێت دەڵێن بڕۆ ئەم ڕاهێنانە بکە بۆی تەرکیزت باش بێت. بەڵام زۆرێک لە ڕاهێنانەکان نازانی ئایا بە دروستی کارەکەت کردووە یاخود نە. بەڵام ئێستاکە من ڕاهێنانێکت فێرەکەم کە هەر کاتێک تەرکیزت نەما هەڵەیەک ئەکەیت و پێزانیت. بۆیە ئەتوانی بەم ڕاهێنانە تەرکیزی خۆت زۆر باشکەیت. ئەویش بریتە لە ژماردن، بەڵام بە پێچەوانەوە. ئەگەر تۆ بتەوێت تەرکیزت باشکەی و بەڕێزان ئەوەش بزانن کاتێک کە تۆ تەرکیزت باشەکەی دڵنیابە مێشکت باشە بێت، باری دەرونیت باشە بێت، گۆڕانکاریەک لە ژیانی تۆ دروستە بێت، زیرەکتر ئەبی، بەتواناتر ئەبی، توانای تێگەشتن و فێربوونیشت بەرزە بێتەوە. چی بکە؟ بژمێرە 10 9 8 7 بەم شێوازە بژمێرە بۆ سفر. جا ژمارەکە ئاسانە، ئەوەندە ئاسانە کە پێچی خەیاڵە بڕۆ. بەڵام وەرە لە سەدەوە بژمێرە. بۆ نمونە بڵێ 100 99 98 97 96. هەر کاتێک کە ژمارەکە ئەڵێی ئەتوانی ژمارەکە بە جوانی بهێنیتە پێشچای بخۆت. ئەگەر بتەوێت ئەم ڕاهێنانە بە شێوازێ بکەی کەمێک قورستردا، ژمارەیەکی بخەرەوە. بۆ نمونە 2025 بڵێ 2025 100 2025 99 2025 98. خۆ ئەگەر بێت و ژمارەکە بە زمانی جیاواز بڵێت ڕاهێنانەکە سەختترە بێت. بۆ نمونە تۆ ئەڵێی 100 99. اینجا ئەبێ بیرم بێ بە ئینگلیزی بڵێم 98. ئەبێ بیرم بێ ئەم جارە بە کوردی بڵێم 97. ئەبێ ئەمتر بیرم بێ بە ئینگلیزی بڵێم 96. بەم شێوازە تۆ ئەتوانی بە دوو زمان بژمێری بە پێچەوانەوە بەرەو خوار و دڵنیا بە تەنها ئەم ڕاهێنانە لە ماوەیەکی کەما. بۆ نمونە بۆ ماوەی هەفتەیەک 10 ڕۆژ ئەگەر تۆ ڕۆژانە چەند جارێک ئەم ڕاهێنانە بکەی ئەبی تا خاوەن تەرکیزێکی باش. لەوە ئەچێ ئەگەر تۆ لە چالاکردنەوەی مێشک و یادگا بەشداری کردبێ زۆرێک لەم جۆرە ڕاهێنانە فێر بووبی. بەڵام ئەگەر بەشداری نەکردووە هیوام وایە لەسەر ئەم ڕاهێنانە بەردەوام بی و هەوڵ بەی سوودی تەواو وەربگری لە یوتیوبی ئاوات ئەکادمی، سوودی تەواو وەربگری لە فەیسبووکی ئاوات ئەکادمی و تەنها بنووسە ئاوات ئەکادمی لە سایتی ئاوات ئەکادمی. چەندین بابەت بەبێ بەرامبەر بەردەستن، هیوادارم سوودیان لێ وەربگرن.